تڵپەتە ماتەم تێمەگرە برسیمە چاوەڕوانم مەم خەراوی بامێ مەلەوانی نازانم. کوڕەمەی خەئاوی بامێ مەلەوانی نازانێ. دەزانن ئەم گۆرانیە مڕادیفی نییە و هیچ گۆرانیەک شان لە شانی نادا. من وا ناڵێم ئارام شەیدا خۆی وا دەڵێ. ئەوە بۆیە ئەو گۆرانیە چۆتە ناو خەڵکەوە بەڕاستی خۆی ئەوە هیچ گۆرانیەک نییە، یعنی مرادیفی ئەوە بێ لە ناو گۆرانی کوردیە. هیچ گۆرانی نییە بۆ شێوەیە. هەر بە وردیش دانیشتەکانی بردوتە ئەو بەریتانیا بۆ خاڵتیش نەچوە ها دایکوتیوە و جارێ نیازی هاتنەوەی نییە. وردە حەفلات و وردە عیدی میلاد و وردە دانیشتن و ئیتر هەر بە وردی. حەزیشی لێ نەبوو هیچ بچینە تەفاسیلەوە. کۆرە چەند جارە بێودی بەچۆ تەفاسیلەوە واسی لێ بێنە مەچۆ تەفاسیلەوە. ئەی ماشەڵا لەو دەنگەڕەسەن و پڕچێژە لە ڕۆژهەڵات درەختی هونەر بەردەوام چڕە دەکات. 964 لە شارە جوانەکەی بۆکان و حەسەن زیرەک دەبێتە میوانی کۆماری دیوازی کە بە دەنگە خۆشەکەی دڵ و ڕۆح ئارام دەکاتەوە بێ ئەوەی تەقلیدی هیچ کام لە هونەرمەندان بکات.